بەرمیزە گارە و گەڵاڵە لەگەڵ بورقە و مزگەوت و زانکۆی ئەمریکی لە نووسینی کامەران عوسمان. کاردانەوەی پەڕگیرانەی هەندێک گروپ بەرامبەر تۆڕدانی بورقە لە نمایشێکی گروپی هونەرگەی وڵات لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پرسیاری ڕشد لەسەر نیازیە گروپە پەڕگیرانە دروست دەکاو بە بەراوردکردنی کۆمەڵێک ڕووداویتر لە ئاڕاستەکردن و فتوکەدانی هەستیدینی ئەو باوەڕدارانە تێدەگەین. ڕووداوی یەکەم لە مانگی حوزەیرانی ساڵی 2018 سوپای تورکیا بە فەرمی ئۆپەراسیۆنی خاکڕەوی لە هەرێمی کوردستاندا دەست پێ کردو. یەکەم شوێنیش کە چوونە ناویەوە مزگەوتی گوندی بەرمیزە بوو لە ناوچەی برادۆست و هەر لەوێ سەربازانی تورکیا پشووی نیوەڕۆیان وەرگرت و نانی نیوەڕۆیان یاپراق بوو بە سڵقی جوتیارانی ئەو ناوچەیە. سەربازەکان بە کلێتەی شین و ئاڵای تورکیا و پۆستاڵی سەربازی و چوونە ناو مزگەوتەکە. جاڵدانی ئۆپەراسیۆنەکە بۆ داگیرکردنی ناوچەی برادۆست بە قوڵایی 40 کیلۆمەتر لە مزگەوتی گوندێکی ئەو ناوچەیە کاردانەوەی ئەو گروپە پەڕگیرانەی لێ نەکەوتەوە و پێیانوانە بوو کە سوکاتی بە مزگەوتی مسلمانان کراوە. ڕووداوی دووەم لە ئۆپەراسیۆنی تاوکاری چنگی قوفڵی تورکیا بۆ سەر گوندەکانی بەریگارە لە قەزای ئامێدی کە لە ناوەڕاستی مانگی حوزەیرانی ساڵی 2024دا دەستی پێکرد. سوپای تورکیا دوو مزگەوتی گوندەکانی بەریگاری بە ئامانج گرت و یەکێک لە مزگەوتەکان بەشێکی سوتا مزگەوتێکی تریان دیوارێکی ڕووخا. بە ئامانجگرتنی مزگەوت و شوێنی نوێژخوێنی مسلمانان جارێکی تریش نەبوو بە جێگەی سرنجی ئەو گروپانە و باوەڕ و هەستی دینیان پێی بریندار نەبوو. ڕووداوی سێیەم لە مانگی نیسانی ساڵی 2024 فڕۆکەیەکی جەنگی سوپای تورکیا ماڵی حاجی سعید محەممەد لە دۆڵی شۆرە لە گوندی گەڵاڵی ناوچەی شینکایەتی بردومان دەکاو. کوڕێکی حاجی سعید بە ناوی محەممەد شەهید دەکەن. لەگەڵ کوشتنی محەممەددا قورئانەکەشی دەسووتێت کە محەممەد قورئان خوێن بۆ کەسێکی باوەڕدار بووە. جارێکی تر کوشتنی محەممەدی بێتاوان و سووتانی قورئانی مسلمانان هەستی دینی و گروپانی نەجوڵاند و بەیان نامەیان دەرنەکرد و سکاڵاشیان تۆمار نەکرد. ڕووداوی چوارەم کاتێک گروپێکی هونەری ڕۆژئاوای نیشتیمان لە مانگی ئەیلولدا کۆڕێکی هونەری لە زانکۆی ئەمریکی دەگێڕن و بە گۆرانی نمایش گوزارش لە شادی و شیوەن و ئازار و سەرکەوتنی کورد و ئەم پارچەی نیشتیمان دەکەن بە هێزی مستۆکەمەل ناوی سوپای تورک دەبەن و باز لە لەرزینی قەسری ئەنکەرە دەکەن. ئەوە باوەڕی دینی و گروپانە بە جۆش دەهێندێ و تووڕدانی بورقە دەکەن بە بیان و بۆ لێدان لەو گروپە و ڕێکخرانی کۆڕەکە بێ ئاگە لەوەی لەچکە چییە و پەچەچیە و ڕووپۆشتیە و بورقەچیە. زۆرینی ئەوانەشی کە بە پەڕگیری و زمانێکی چوارچێو بۆ دانراوی پڕ لە جنێ و کاردانەوەیانوان لێربوون و دەرفەتیان بە ژنانی سەرپۆشی مسلمانانی کوردەواریش نەدا قسەیەک بکەن و بڕوای خۆیان ڕوون بکەنەوە. هەروەک چۆن سوکانی ئەو شەپۆ لە پەڕگیریە لە دەست خۆیاندا نەبوو ساڵی بەلەمەکەشیان بە ژنە مسلمانەکان ڕەوانەبینی و لە بری ئەوانیش قسەیان کرد. لە بەراوردی ئەم ڕووداوانە دەردەکەوێ کە تەوژمێکی ئیسلامی سیاسی بە ئاگا یاخود بێ ئاگا ڕێکخراو یاخود ناڕێکخراو لە کۆمەڵگەی کوردی ئامادەیی هەیە کە بورقەی پێ لە مزگەوت و قورئان بۆ مسلمانان پێ پیرۆزترا. قورئانە پیرۆزەکەی بسووتێنرێ و مزگەوتەکەی بڕوخێنرێ نقە ناکات. بەڵام بورقەیە کە ڕەگی لە کلتوری خۆی و دینەکەشی دانیە لە ژێریدا هەزاران کچوژنی کوردی لەلایەن داعشەوە پێدەستەمە و لاقەکران پێ پیرۆزترە لە قورئان و مزگەوت. ئەوانەشی کە وەگەڕ خەرێنەرانی ئەمڕۆ تا ئاڕاستە و پارەدار دەکەن و مسلمانانی کوردی پێدەخەنەتەڵەوە بۆ وەستان لە دژی باو کلتورەکانی خۆی نە لە خەمی کچوژنی ئێمەدا بوون و نە لە خەمی باوەڕی کوردان، بەڵکو هەر ئەوان خوشک و ژن و کچی کوردیان بە داعش گورگان خوار کرد.